لە ئەڵقەی ڕابردووە بە کورتی باسی پیاوێکم کرد کە تاوانبار کرابوو بە دۆسیەکی دەستدرێژیکردن بەهۆی ئالوودەبوونی بە پۆڕنەوە. کاتێک بە هەنێ تەفاسیلەوە قسەم لەگەڵ کرد هەر بۆ ئەوی بزانم کە چۆن پۆرنۆگرافی بەنزینەیات بە کارەکانی تا ئەو ساتە قسەکانی ئەمانە بوونەوتی کە پۆرنۆگرافی واکات دیمەنی دەستدرێژی لە لای دەستدرێژی کار وا بێت کە ژنیش لە ڕاستیە حەزیان لەو بیرۆکەیە بێت کە دەستدرێژی بکرێتە سەریان. وا پیشانی پیاوەیەت کە ژن هەرچەنە لە سەرەتایە بەرگریەکات بەڵام پاش چەند چرکەیەک حەزی لێ بێت وەگەوەی کە ئەو چاوەڕێی ئەوەی کردبێت. ئەم جۆرە ئاماژە و پەیامانە لە فیلمی پۆرنۆگرافیە مێشکی چەندەها پیا و پڕەکات کە بۆ ماوەیەکی زۆر باوەڕیان وا بووە دەستدرێژی لە ڕاستیە چێژبەخشە و کارێکی قبولکراوە. لە 2011 توێژینەوەیەک بڵاو کرایەوە لە گۆڤاری ئالوودەبوون بە سێکس و زۆرملێتی کە لە هافینگتۆن بڵاوکرابووە. توێژینەوەکە شیکاری کاریگەری پۆرنۆگرافی کرد لەسەر ڕەفتار و سلوکی جنسی خوێندکارانی کۆلێج و ئەویان بۆ دەرکەوت و ئاماژەیان پێیە کە لە 1970 ئەوانەی سەیری پۆرنۆگرافیەکەن بە سەرەکی ویستێکی زۆرتریان دەرەبڕی بۆ ئەنجامانی دەستدرێژی و پێویستە دڵنیاکرێنەوە کە نەگیرێن. وەک کەسێک کە بۆ ماوەیەک دەربارەی ئەم کێشەیە قساکەم تەلەفۆن و ئیمەیڵ و نامەم پێگات لە خوشکانەوە کە شکاتەکەن لە مێردەکەیان کە چۆن هەنێک کات لیانێن و زلیان لێن و قژیان ڕاکێشن لە کاتی سەرجەییانە. جا دەربارەی ئەم ڕەفتارانە بیریان کردوێتەوە و پرسن بۆچی پیاوان لە پڕە توند و تیژە بن. یەکەم وەڵام کە هەمە بۆیان ئەوەیە کاڵێم خوشکم بڕۆ و لە مێردەکەت بپرسە کە ئایا سەیری پۆرنۆگرافیەکات. لەبەرەوەی ئەمە تاکەڕوونکردنەوەیە. پیاوان ئاوا فێرە بن کە توند و تیژ بن لە بەرامبەر هاوسەرەکانیان بەهۆی سیرکردنی بەردەوامی پۆرنۆگرافیەوە. ئەمەوەیە کە پیشەسازی پۆرنۆگرافی دەرخواردیانەیەت بە بیرۆکەی پیس و لادەر دەربارەی پەیوەندی جنسی. جانێت هێنسن توێژەرێکە کە سەرپەرشتی توێژینەوەیەکی کرد لەسەر کاریگەری پۆرنۆگرافی لەسەر ژنە ئازاردراوەکان. دۆزیەوە ئەو ژنانی کە لە ڕووی جنسیەوە ئازاردرابوون لە 158 ئامارەکان پۆرنۆگرافی ڕۆڵی هەبووە لە ئازارەکەیان. لە توێژینەوەیەکی ترا لەبارەی هەمان باس دۆزیەوە کە لە 198 ژنی ئازاردراو لە 149.9 پۆرنۆگرافی بووەتە هۆکاری ئازاریان لەلایەن دەستدرێژیکەرانەوە. لە توێژینەوەیەکی ترە ئاماژە بەواکات کە ئەڵێت یەک پیاو لە 4 پیاوی دەستدرێژی کار بە بەکارهێنانی پۆرنۆگرافی لەگەڵ هاوبەشەکانیان سەرجەییەکەن. جا سیرکردنی بێت یاخود دووبارەکردنەوەی کردارەکان بێت. ئەم جۆرە دەستدرێژی کارانە بە تند و تیشترین دەستدرێژی کاردانراون لە نێوان هەموو دەستدرێژی کارەکانە. قسەی توێژەرەکەتەوە. ئەمە پەیامی منە بۆ پیاوان. زۆر بەباشی گوێ بگرن. پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پێش مەرگی شتێکی هەبوو پێمان بڵێت پیاوان لە کۆتا خۆتبەیە فەرمووی ئەی خەڵکینە ڕاستە هەنێ مافی تایبەتان هەیە دەربارەی هاوسەرەکانتان بەڵام ئەوانیش مافیان هەیە لەسەرتان. بیرتان بێوانتان کردو بە ژنتان تەنها بە متمانی ئەڵڵاوە و هەروەها هەر بەویستی ئەویش. ئەگەر مافی ئێوەیان نەشکاند ئەوە مافی ئەوانە نان و پۆشاکیان بە میهرەبانی پێ بدرێ. مامەڵەی باش بکەن لەگەڵ هاوسەرەکانتان و میهرەبان بن بۆیان چونکە ئەوانە هاوبەش و یارمەتی دەری پابەندتانن. ئەمەوێ کۆتا بەش دووبارە بکەمەوە. ئەوان هاوبەش و یارمەتی دەری پابەندتانن. برایانی ئەزیزم ئەگەر ئالوودە بوویت و بۆ چەندین ساڵە لەم تاریکیایت لە خۆت بپرسە کاتی ئەوە نییە بکرێتەوە بۆ هاوسەرە خۆشەویستەکەت و داوای یارمەتی لێ بکەی؟ بەڵێ لەوانەیە سەرەتا کاردانەوەی تووڕە بێت بەڵام ئارام گرە. دڵنیام کە بە خێرایی سار دەبێتەوە و یارمەتی پێویستت پێشکەشەکات. ئەگەر نا ئالوودەبوونەکەت بەرە و تند و تیژی دەبات. ئەوەش بەڕوونی دژی فەرمان و دواوەسێتی پێغەمبەری خۆشەویستمانە محەممەد صلی الله عليه وسلم.